کۆبوونەوەی لایەنەکان و هەوڵەکان نەیتوانی دۆخی سیاسی هەرێم ئاسایی بکاتەوە، بۆیە لە ئێستادا بژاردەی هەڵوەشانەوەی حکوومەت و پرسی دروستکردنی کابینەیەکی نوێ باسی ناو کۆبوونەوەی لایەنەکانە. پارتی وێچێتی دوای کۆبوونەوە دووقۆڵیەکەیان تا ئێستا بە فەرمی باسی ئەوەیان نەکردووە کە بیانەوێت حکوومەتێکی نوێ بە هاوبەشی دروست بکەن، بەڵام بزوتنەوەی گۆڕان لە ئێستاوە باسی ئەوە دەکات هەر حکوومەتێک بەبێ ئەوان دروست بکرێت گۆڕان لەسەر پرۆژە چاکسازیەکانی ڕابردووی سوور دەبێت. پارتی دیموکراتی کوردستان بۆی دەرکەوتووە کە لە بەرژەوەندی ئەودانیە ئێمە بچین لەگەڵ ئەوان بە هاوبەشی ئەو پرۆژە چاکسازی و بەرنامە چاکسازی سیستمی حکومڕانی جێبەجێ بکەین. ئێستاش ئەگەر پارتی دیموکراتی کوردستان و هەر لایەنێکی کە بڕیاری ئەوە بدەن کە ئەوان بوو خۆیان سیستمی حکومڕانی بەڕێوە بەرن و ئێمە ئیتیان نەبین، ئێمە هەر لەسەر بەرنامە و پرۆژەکانی چاکسازی و گۆڕینی سیستمی حکومڕانی و شێوەی ئیدارەدانی حکم لەم هەرێمە بەردەوامە بین، چونکە پێمان وایە ئەمە لە بەرژەوەندی خەڵکی کوردستان و نەوەکانی داهاتوشمانە. کۆمەڵی ئیسلامی کوردستان لەگەڵ بزوتنەوەی گۆڕان ئەم دوو حەزبە لە دوای ڕێگریکردن لە گەڕانەوەی سەرۆکی پەرلەمان بۆ هەولێر و دوورخستنەوەی وەزیرەکانی گۆڕان هەڵوێستەکانیان زیاتر لە یەک نزیک بۆتەوە. بەرپرسانی ئەم دوو حەزبە بۆ یەک هەڵوێستیان چەندین کۆبوونەوەی دووقۆڵیان ئەنجام داوە. ئێستا کۆمەڵ دەرگای بۆ بڕیاری ئۆپۆزیسیۆن بوون کردووەتەوە و چاوەڕوانی گۆڕانکاری دۆخە سیاسیەکە دەکات. هەر هەنگاوێک بە ئاراستەی پشتگوێخستنی قەیرانەکان و هەنگاونان بۆ وەلانانی قەیرانەکان و دروستکردنی حکوومەتی زۆرینە وەلانانی چێشە ڕاستەقینەکەی هاوڵاتیانە وە گەڕانەوەی جارێکی کە ڕەنگە بۆ دابەشکاری سەرۆت و سامان لە نێوان هێز و دەسەڵاتدارانی هەرێمی کوردستان. حکوومەتە و کووتم نەیتوانیوە شەراکەت بەرجەستەکە و نەیتوانیوە چاکسازی ڕیشەیی بکات، هەر لە هەر کاتێکیشدا بزانین کە بەرژەوەندی هاوڵاتیانی هەرێمی کوردستان لەوەدا ئێمە لە حکوومەت بکشینەوە و ئۆپۆزیسیۆن بین ئەو کاتۆ بژاردەیەکی کراوەیە لە بەردەمان. هەڵوەشانەوەی حکوومەتی هەرێم داواکاری بزوتنەوەی گۆڕانە، بەڵام هێشتا هیچ لایەنێک بە فەرمی باسی لەوە نەکردووە کە هەنگاوی کردداری بنێت بۆ هەڵوەشانەوەی حکوومەت و دروستکردنی کابینێکی نوێی حکوومەت. گۆڕان و کۆمەڵ خۆیان بڕیار دەدەن بگەڕێنەوە بۆ ئۆپۆزیسیۆن یان ناچار دەکرێن ئەو بڕیارە بدەن. ئەم دوولایەنە هێشتا چاوەڕوانی قسەی پارتی وێچێتین تاوەکو دوای هەڵوێستەکەی ئەوان ئەمانیش خۆیان یەکلایی بکەنەوە کە بڕیاری کۆتایی لەبارەی ئۆپۆزیسیۆن بوونەوە بدەن یاخود نا. هێمن مەحموود یەنارتی، سلێمانی.